ئەم بابەتە ئەکادیمیانە کەشوهەوایەکی تایبەتی ئەوێ هەوڵە دەم لەگەڵ هەندێک بابەتی واقعیا یەکانگیری کەم بۆی حوسڵەی گوێگرتنتان هەبێ. ئێمە لەگەڵ ئەو دوو ئوستازە بەڕێزەم بابەتەمان ئامادە کرد کە بەداخەوە ئەوان بە هەندێک هۆکاری تایبەتی و ڤیزە نەیانتوانی لەم گەشتە لەگەڵمانە بن خۆزگەلانی کەم یەکێکیان لێرە بووە ئێستا. هیوادارم موفقم بتوانم نوێنەرایەتی ئەوانیش بکەم. دوو خوشکە بەڕێزە دکتۆرە هەتاو دکتۆرە بەنازی بەڕێز جارێکی دیکە سوپاس بۆیەوە سوپاس بۆ دکتۆر شوان بۆ ئەو ڕێکخراوە بەڕێزەکە لەم غەریبیە وانێ ئێمە بانگێش کردو و بۆ کۆمەڵێک بابەتی زانستی ئەکادیمی بەپێس کە لە بەیانیەوە من لێرەم ماشەڵڵا بابەتی بەهێز پێشکەشکراتیایە لەگەڵ بابەتە ئەکادیمیەکە هەوڵ ئەدەم هەندێک نمونەی واقعی بهێنمەوە. دوجار بەندەش بەڕێوەبەری دامەزراوەیەکی میدیاوی دیجیتاڵیە لە هەرێمی کوردستان بە ناوی مۆجۆ کردەوە. ئەمە وەک ڕیکلام و بانگەشە ناوەکەوەی کە بابەتی زانستی لە ئەرزی واقعا چەند ڕنگدانەوەی هەبێ بێگومان بابەتەکە ئەکادیمیتر و گرنگترە بێ. لە بەیانیەوە باس لە بابەتێکە کرێن و عینوانەکەش بریتە لە ڕیفۆرمی میدیایی. پێتان بڵێم ڕیفۆرمی میدیایی بابە چیەکرێ پێش هەموو میکانیزمەکانی دیکە پێش هەموو هۆکارەکانی دیکە لە ڕێگەی ئابووریەوە ئێمە ئەتوانین چارەسەری زۆرێک لە بابەتە میدیایەکان بکەین کە دواتر ئەو ئوستازە بەڕێزانی کە لێرن دکتۆر شوانیش خۆی حتمەن ئەزمموی ئێرەی باشتر هەیە لێرە هەندێک کەناڵی گرنگ هەیە کە فەن دەکرێن بەڕەسمی لە ڕێی حکوومەتەوە. ئایا ئەم نموزەجە بۆ لای ئێمە بۆ هەرێمی کوردستان چەند ممکنە کە دواتر لە تەوسیەکانە باسی یەکەین کێشەی سەرەکی پرسیاری سەرەکی کێشەی سەرەکی توێژینەوەکەی ئێمە ناڕوونی و نادیاری و ناشەفافیە لە اقتصاد و ئابووری میدیاکان لە هەرێمی کوردستان. یعنی بە پلاتفۆرمەکانەوە بە دیجیتال میدیاکانەوە بە کەناڵە فەزایە دیارەکانەوە ئەمە بە بێمۆجۆ بە دیجیتال میدیاکان بە هەموویانەوە بابەتە ئابووریەکە وای کردووە دەستیان بۆ ببرێ بۆ بابەتی سربەخۆی و سربەخۆ نەبوونیان. ئەوەی ئەلفوبێی ئیعلامی لە ڕۆ پراکتیکەکەەوە کردبێ ئەزانێت میدیا پێویستی بە فەندە بە پارەیە بە ئیمکانیەتە. ئایا ئەوەی کەوا فەندی کەناڵێک و دیجیتال میدیاگەکە لە هەرێمی کوردستان دەست ناخاتە کاروبارەکانیەوە؟ جارێکیان بەرپرسێکی بەڕێز ئێمەی داوت کرد نانەکە نەچوو بووە خوار نازانمە عەسر بوو ئێوارەکەی بوو شتێک ڕۆشت بوو لە پلاتفۆرمەکەی ئێمە هەر دۆستانە پەیوەندیان پێوە کردین ئەوە چۆن ئەو بابەتە ڕۆشتووە ئەیتم کاکە هێشتا نانەکە نەڕۆشتوەتە خواردوو ڕێکەوتنی ئێمە ئاوا نەبووە. ئەی ئەگەر ئەو بەڕێزە مانگانە $1000 بدا بەم پەیجە ئایا قبوڵ یەکات؟ بۆچی پرۆتۆکۆڵێ نییە لە نێوان لایەنی پەیوەندیدار و لەگەڵ میدیاکانە وەکو BBC کە لێرە هەیە بۆ پرۆتۆکۆڵێک نییە بە پرۆتۆکۆڵ کار بکرێت بۆ هیچ شەفافێتێک نییە. ئەگەر پارەش هەبێ پارەکە ناشەفافتریەکە ناسەربەخۆتریەکە. پێگە ئەلکترۆنەکان پشت بە چییە بەستن؟ ئەوە پرسیارەکەی پشت بە چییە بەستن؟ لە ڕووی داهاتەوە ڕیکلامە ئایا ڕیکلامەکەش بە سیاسی نەکراوە کە دواترەوە باسیەکەن ئەو لانەیە کە پاڵپشتەکە چەند کارگەی لەسەر سەربەخۆیی میدیاکەیە کە پێم خۆش ئێوە مناقەشە بکەن جۆرەکانی فشار چین؟ دکتۆر بەنمونە مانگانە 2 ملیۆنەدا بە پەیجێک قبوڵی دە باش وتم بەشکم بیخەمە ئەو واقعەوە بڵێ کاکە بەسەرجا سڵایدی دو باشە تاو خستنە ڕووی پاڵپشتی داهاتی پێگە ئەلکترۆنیەکان زانینی ئەمە ئامانجەکانی توێژینەوەکەمانە زانینی دەستێوەردان و کاریگەری پاڵپشتی لەسەر دەستگاکە چەندە زانینی جۆری فشارە ئابووریەکان میتۆدی توێژینەوەکەمان میتۆدێکی شیکاری و شیکاری ئەو داتا و چاو پێکەوتنانە کاکە ئێمە وەرمان گرتووە سڵایدی دواتر 5 پێگەمان وەرگرتووە پێگەکان من لێرە عینوانیان پێ نادەم ئەو پێگانە معروفن لای ئێوە پێویست ناکە من لێرە یەکێک شەرحیان بکەم بەڵام هەر پێگەی و عەفەن ئوستاد بمبورە سڵایدی پێشتر هەر پێگەیەک و بەمە بەستێ وەرگیراوە ئەتوانم بڵێم کوردی و تەبیعیەوە بانگەشەوە کاوە ڕەسمیە وەکو زمان حاڵی یەکگرتووی ئیسلامیە پۆڵەتیک پرێس هەرچەنە بەڕەسمی ئەوە ناڵێ بەڵام ئەوەی ئاشکرا کردووە لە چاو پێکەوتنەکە کە لە کوێوە فەن دەکرێن خەندان هاوڵاتی کە ئەکرێ بڵێن هاوڵاتی پێشتر و هاوڵاتی ئێستا ڕەنگە گۆڕانکاری بەسەر هاتبێ کە پێم خۆشە دواتر دیسا مناقەشەمە بکەن.